پەیامی ناڕەزایی بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز وەزیری کارەبا، بەڕێز داواکاری گشتی لایەنە پەیوەندیدارەکان، ئێمە وەک دانیشتوانی هیواستی ناڕەزایی خۆمان ئەخەینە پاڵ دانیشتوانی سیتیەکانی تر و هاوشنیشتیمانی هەرێمی کوردستان بەگشتی بەرامبەر بە جێبەجێکردنی سیستەمی نوێی 24 کاتژمێری کارەبا بە ناوی سیستەمی پریپید کە ماوەیەکە لە سیتیەکان خراوەتە بواری جێبەجێکردن و بەهۆی بەرزی نرخی یەکەکانی کارەبا و نەگونجانی لەگەڵ بژێوی دانیشتوان و هاونیشتیمانان بەگشتی بە جۆرێک بۆ کارتێکی 320 کیلۆواتی نرخی 56,000 دینار دیاری کراوە، واتە بۆ هەر 1 کیلۆواتێک کارەبای سیستەمی نوێ بڕی 175 دینار دیاری کراوە کە بەراورد بە نرخی پێشووی کارەبا کە بە ڕێژەی 109 بە ڕێژەی 10 هێندە زیادی کردووە، چونکە نرخی پێشوو بۆ هەر 1 کیلۆواتێک 18 دینار بوو. هەروەها بەدانانی ئەم سیستەمە بەداگیرساندنی چەند ئامێرێکی کەم وەکو گڵۆب، سەلاجە، غەسالە، تەلەڤیزۆن لە ماوەی 24 کاتژمێردا نزیکەی 25 بۆ 30 کیلۆوات سەرف ئەبێت و ئەگەر حسابی بکەین بۆ هەر مانگێک 900 کیلۆوات کارەبا سەرفە بێن کە نرخەکەی نزیکەی 150,000 دینار تا 200,000 دینار دەکات کە ئەمەش هۆکارە بۆ بارگرانی و سەختکردنی ژیانی هاونیشتیمانان. لەبەر ئەم هۆکارانە و چەند هۆکارێکی تر داوا لە بەڕێستان دەکەین لە پێناو بەرژەوەندی گشتی و بۆ خوشکگوزەرانی زیاتری هاونیشتیمانان بفەرمونون بە پێداچوونەوە بە نرخی کارەبای بە نرخی یەکەکانی کارەبا و کەمکردنەوەی نرخەکان.